بەهۆی دواکەوتنی موچە و نەبوونی هەلی کار و قەیرانەکانی هەرێمی کوردستانەوە تا دێت بێ ئومێدی زیاتر ڕوو لە هاوڵاتیان و بەتایبەت توێژی موچەخۆران و فەرمانبەران دەکات. ماوەیەکان نرخی نەوت ڕووی لا بەرزبوونەوە کردووە بە شێوەیەک نرخی هەر بەرمیلێک نەوت گەیشتۆتە سەر و $70. هەروەها جگە لە داهاتەکانی ناوخۆ و خاڵە سنووریەکان کە بە شێوەیەکی بەرچاو ڕوویانە زیادبوون کردووە، حکوومەتی هەرێمی کوردستان دەستی خستۆتە بینەقاقای هاوڵاتیانەوە بە جۆرێک لە سەدان ڕێگای گەورە و بچووکەوە باج و سەرانە و پارە لە هەموو چین و توێژەکان کۆ دەکاتەوە. پەرلەمانتارێکیش دەڵێت بەهۆی گەندەڵی و دەزوەردانی حزب و بەرپرسانی پارتی و یەکێتی لە داهات و سامانی وڵاتەوە هەرێمی کوردستان قەیران بە قەیران چارەسەر دەکات و هاوڵاتیانیش زیانمەندی یەکەمن. دیارە بۆ مانگی داهاتووش بە پێ ئەو زانیاریانەیە کە ئێمە هەمانە لێبڕینی موچە بەردەوام دەبێت و مەترسی ئەوە هەیە کە بە چ ڕۆژدارێک موچە بە لێبڕینەوەدا بەش بکرێت، چونکە داهاتی هەرێمی کوردستان بە داهاتی نەوت و نانەوتی دیار نییە و بە تایبەت لە ماوەی دوو مانگی ڕابردوو و بۆ داهاتوش کە دەبینین ڕۆژانە چونکە داهاتی خاڵە سنووریەکان دێتەوە ناو وەزارەتی دارایی ئەوەی بێ قاچاغا، بەڵام بەداخەوە ئێستا داهات ینی 180 بۆ 85 کەمی کردووە خاڵە سنووریەکان بە جۆرێ ئەو تەقیمەی کە ڕۆژانە وەری دەگرن ئایا چەند بۆ نمونە شتومەک و کاڵا دێتە ناو هەرێمی کوردستان چەند گومرجی لێوەردەگیرێ، داهاتەکەی دیار نییە، ئەمە دەلالەتە لەسەرەوەی کە قاچاغی زیادی کردووە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت تاکو پارتی و یەکێتی دەست لە دزی و گەندەڵی هەڵ نەگرن و بەردەوام بن لە تاڵانکردنی نەوت و بودجە و سەروەت و سامانی هەرێمی کوردستان، ئەوە ناتوانن موچە لە کاتی خۆیدا و بەبێ لێبڕین دابەش بکەن. کێشەی سەرەکی لە بەردەوامبوونی لێبڕینی موچەوەیە بەداخەوە هەردوو حزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان دەستیان بەسەر داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی ناوەخۆ داگرتووە بە جۆرێک 170 ئەو داهاتە بۆ هەردوو حزبی دەسەڵاتدار دەڕواوە. لەم کۆتایە بەهۆی ناکۆچی سیاسی پارتی و یەکێتی داهاتی نەوتیش بەبارمتە کرابوو تا ئەوەی کە بەشێک لەو داهاتە گەڕاوە خەزێنەی حکوومەت. ئەنی هۆکاری سەرەکی ئەوێ بەداخەوە تا ئێستاش دزی و گەندەڵی و قاچاقسێتی لە خاڵە سنووریەکان و لە داهاتی ناوخۆ بەردەوامە. زیاتر لە 7 ساڵان ماف و ئیمتیازاتی موچەخۆرانی هەرێم بۆتە قوربانی جوت حزبی دەسەڵات و هەر جارە و بە بیانوویەک بەشێک لە موچەکانیان دەبڕن و ڕێگەنادەن خێر لە سامانی گشتی وڵات ببین و هەر ماوەیەکیش قەیران و سیناریۆیەکی نوێ دروست دەکەن بۆ ئەوەی چاوی شەقام لەسەر قەیرانەکان دوور بخەنەوە و ڕای گشتی بەلاڕێدا ببن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.